ساڵی ڕابردوو لە ڕۆژی ئازادی ڕۆژنامە نووسیدا دامەزراوەی میدیای نالیا پەخشی کەناڵیە نارتی عەرەبی دەست پێ کرد و هەنگاوێکی ترینە بۆ پێشخستنی میدیا لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان. دامەزراندنی نارتی عەرەبی لە کاتێکدا بوو کە تەواوی میدیای عێراقی بەسەر حیزب و لایەن و تایەفەکاندا دابەش بووبوون و زۆرینەیان سپۆنسەری سیاسیان هەبوو. لە ناو میدیای دیجیتاڵی و تۆڕە کۆمەڵایەتیەکانیشدا سوپایەکی ئەلکترۆنی هەبوو کە کاریان ئاراستەکردنی ڕایگشتی و تۆخکردنەوەی جیاوازیە نەتەوەیی و تایەفیەکان بوو. لەم گێژاوە میدیاییەدا دەستپێکردنی پەخشیە نارتی عەرەبی وەک کەناڵێکی ئەهلی و بێلایەن ئەزمونێکی نوێی هێنایە ناو ڕاگەیاندنی عێراقیەوە و وای کرد وێڕای ئەوەی کەناڵەکە لە شاری سلێمانیەوە پەخش دەکات، بەڵام لە ماوەیەکی کەمدا پێگە و جەماوەرێکی گەورە و بەهێز لە ناوەڕاست و باشووری عێراقدا بۆ خۆی دروست بکات. لە ماوەی ساڵێکی کارکردنیدا نارتی عەرەبی توانی ببێتە سەکۆی هەموو هەوڵاتیانی عێراق و بەدەر لە ڕووماڵی بەردەوامی تەقینەوە و خۆپشاندان و شەڕەکان سەکۆیەکی فراوان بووە بۆ گەیاندنی کێشە و خەمەکانی هاوڵاتیان. هەروەها شاشەیەک بووە بۆ گەیاندنی پەیامی سەرجەم لایەنە سیاسیەکان. بە جۆرێک لە ئێستادا بۆتە جێمتمانەی زۆرینەی هەرە زۆری خەڵک و لایەنە سیاسیەکان و سەرکردەکانیان. پەیامی پیرۆزبایی سەرکردە سیاسیەکانیش سەلمێنەری ئەو ڕاستیەن. ئەو سەرکردە و بەرپرسانە لە نامەی پیرۆزباییەکانیاندا دوا بە دوای پیرۆزبایی و دەستخۆشیکردن ئاماژە بۆ خەسڵەتانە دەدەن کە کەناڵەکە لەوانی ترجیا دەکاتەوە و کردوێتیە کەناڵێکی جێمتمانە. لەوانە فواد مەعسوومی سەرۆکۆماری عێراق نووسیوێتی هیوای پێشکەوتن و داهێنانی زیاتر بۆ نارتی عەرەبی دەخوازم، چونکە دەبێتە مای پتەوبوونی کاری ڕاگەیاندنی سربەخۆ و بڵاوکردنەوەی ڕاقیترین نەریتی پیشەیی. سەلیم جبوری سەرۆکی پەرلەمانی عێراقیش دەڵێت نارتی عەرەبی لە ماوەی ساڵی یەکەمیدا سەلماندی دەکرێت کەناڵێکدا بمەزرێنرێت کە زۆرترین بینەر و جەماوەری هەبێت بە پاپەندبوون بە پێوەرە پیشەییەکان و دوور لە وتاری توندوتیژی و ڕق و لایەنگیری. عەمار حەکیم سەرۆکی هاوپەیمانی نیشتیمانی نووسیوێتی هیوادارین نارتی عەرەبی هەمیشە وەک دەنگی حەق و گواستنەوەی ڕاستیەکان بەردەوام بێت. ئەمانە و دەیان نامە و بروسکەی پیرۆزبایی تر کە لەلایەن زۆرینەی لایەنە سیاسی و حکومیەکانەوە بۆ کەناڵەکە نێردراون و باز لە سەرکەوتوویی و پیشەی بوونی کەناڵەکە دەکەن. بەدەر لەوانەش کەناڵی نارتی عەرەبی لە ڕێگەی نیشاندانی ناوچە گەشتیارەکانی هەرێمەوە کاریگەری گەورەی هەبوو لەسەر ڕاکێشانی ژمارێکی زۆر لە گەشتیار لە ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراقەوە بۆ هەرێمی کوردستان. بەوەش توانی ببێتە هۆکارێکی گرنگ بۆ پێشخستنی کەرتی گەشتیاری لە هەرێم. نامۆ سەربەست NRT.